بۆ چەندەمین جار هاتینەوە سەر شەقام بۆ داواکردنی سەرەتاییترین مافی مامۆستایانی وانەبێژ کە ئەوش بریتیە لە دامەزراندن. ئێمە ئەم جارە لە بری خوێندنەوە یاداش کە دەیان جار سەدان جار یاداشتی مامۆستایانی وانەبێژمان خوێندوێتەوە ئاراستەی سەرجەم وەزارەت و حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە، بەڵام جارە ئێمە لە خزمەتانە کۆمەڵک خاڵی گرنگ کە تایبەتن بە کەرتی پەروەردە و حکومڕانەتی لە وڵاتە ئاماژە پێرن. یەکەمینیان لای هەمومان ڕوونە ڕۆڵ و گرنگی مامۆستایانی وانەبێژ چەندە گرنگە. لە ساڵی 2013ەوە حکومەتی هەرێمی کوردستان بەگشتی دەرگای دامەزراندنی لە تەواوی سێکتەرەکانە داخستەوە بە دیاریکراوەی لە ناو وەزارەتی پەروەردە. ئەمەش پانتایەکی گەورە بۆشایەکی گەورەی لە نێوان کەرتی پەروەردە لە نێو وەزارەتی پەروەردە دروست کردووە کە ساڵانە تەواوی پەروەردەکان پێوی دەناڵێنن کە ئەوش کەمی میلاکاتە. بۆیە بۆ ئەم مەبەستە وەزارەتی پەروەردە هانای بۆ دەرچوانی دانەمەزراو لە نێویدا مامۆستایانی وانەبێژ شناوە بەوەی کە وانە بڵێنەوە بە وانەبێژی واتە دەبیتە مامۆستای دانەمەزراو. لە کاتێکدا ئێمە دەزانین لە مدەی 8 ساڵی ڕابردوو دەرگای دامەزراندن داخراوە، بەڵام هانان بۆ ژمارێکی زۆر لە مامۆستایانی وانەبێژ شێناوە. هەمومان دەزانین ئەگەر دامەزراندن نەکرێتەوە ئەوە ژمارەی مامۆستایانی وانەبێژ ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکە. کۆمەڵک داتای مەترسیناک ڕادەگەنین بۆ ئێوەی بەڕێز بۆ ئێوەی بینەرانی خۆشە. جێک لەو داتانە ئەوەیەکە لە ساڵی 2007ەوە حتا وەکو ئێستا نزیکەی 18,000 مامۆستا زیادی کردووە. لە کاتێکدا لە ساڵی 2016 بۆ حەڤە ژماری مامۆستایانی وانەبێژ نزیکەی 12,400 شتێک بوو. بەڵام بۆ ئەم ساڵی وانەبێژواتە بۆ ساڵی 2021 بۆ 22 واتە ساڵی پار ژماری مامۆستایانی وانەبێژ زیادی کرد بۆ نزیکەی 30,450 مامۆستای وانەبێژ. ئێمە گە تەماشام ژمارانە بکەین لە خلالی ئەم 6 ساڵی ڕابردووەوە نزیکەی 18,000 مامۆستای وانەبێژ زیادی کردواتە ئەمێ ئەوە بڵێم شتێک نەماوە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بە ناوی وەزارەتی پەروەردە، بەڵکۆوەی کە لە ئێستادا دەگوزارەی وەزارەتێکە پێی دەوترێ وەزارەتی مامۆستای دانەمەزراو واتە وەزارەتی وانەبێژان، چونکە لە ناو وەزارەتی پەروەردە نزیکەی 130,000 مامۆستایە. لەم 130,000 30,000 مامۆستای وانەبێژە کە دەکاتە ڕێژەی لە 123.54 مامۆستا پێک دەنێ لە نێو وەزارەتی پەروەردە. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان هەموو ساڵێک بە پاساوی بێبنەما بە پاساوی نازانستیانە داواکاری مامۆستایانی هەمیشە وەلاناوە نەهاتۆ بەنەم داواکارەکانمان. بۆ نمونە دەڵێن شەڕی داعش بووە، بۆ نمونە دەڵێن خەیرانی دارایی هەیە، بۆ نمونە دەڵێن هەڵبژاردن لە پێشە، هەزار یەک بنەمای دیکە، یاخود دەڵێن نرخینە و دادەبەزە، جارێک دەڵێن نزم دەبێتەوە. بڕواتان هەبێت لە ئێستادا باشترین کاتە بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. بۆیە ئێمە بە هەموو جۆرێک هەموو پاساوەکان ڕەت دەکەینەوە. تەنانەت ئێمە دڵخۆشن بۆ ئەم ساڵی خوێندنی ساڵی 2022 بۆ 2023 کە دەرگای دامەزراندن و مژدەی دامەزراندن بۆ مامۆستایان بڵاو بکرێتەوە. بەڵام بەداخەوە نەک ئەوەیان نەکرد، بەڵکو ڕێژەیەکی زۆر لە مامۆستا دوور خراونەتەوانێ لە زۆرێک لە پەرۆدەکان لە 150 وانەبێژان دوور خراونەتەوە، نەک هەر ئەوە بەڵکو فۆرمی وانەبێژیان بڵاوکرێتەوە لە بریکە فۆرمی دامەزراندنیان هی مامۆستایانی وانەبێژیان بڵاو کراوەتەوە، بەڵام بەداخەوە باسی وانەبێژی دەکەن. بۆ ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ سوورین لەسەر داواکاری سەرەتایی و سەرەکی خۆمان کە ئەویش بریتیە لە دامەزراندن. هەموو جۆرە داواکاریکی لاوەکی ڕەت دەکەینەوە. ناکرێ ناگونجێ 30,000 مامۆستای وانەبێژ لە ناو سرکی پەروەردە دەرز بڵێنەوە بەو پەڕی دڵسۆزیەوە، بەڵام تۆ بێ 15,000 10,000 5,000 6,000 دامەزرێنی. ئەمە گەورەترین زوڵمە. بە پێی وتەی بەڕێز دکتۆر ئالان کە خۆی دەڵێ وەزارەتەکەم پێویستی بە کەمتر لە 100,000 مامۆستایە.